بەناو یادی خوا لە خزمەتی کاک عەبدوڵای ئازادیانین دەهیاری ئاوایی یەنگیجە سەر بە شاری مەریوان ئاوایی یەنگیجەیەکێکە لەو ئاوایانەی کە لە وڵاتی ئێرانە لە بواری فەرهەنگی و کولتوریەوە بووە بە یەکێک لەو ئاوایانەی کە زۆرترین چالاکی کولتوری و فەرهەنگی تایەوە زۆربەی ئەم چالاکیانە بەواستەی دەهیاری ئێرەوە کاک عەبدوڵای ئازادیانەوە بووە کە لەم ئاوایە بە چالاکیەکانی خۆی و بە هاوکاری و هەماڵیەکە لە ئاوایە ڕێخستووە توانوێتی ئەم چالاکیانە بکە جا بۆ زیاتر ئاگداربوونەوە لەسەر ئاستی چالاکیەکانی ئاوای یەنگیجە و کاک عەبدوڵای ئازادیان لە خزمەتی جەنابیانین و سڵاوی عەرزەکەین. عەلەیکوم السەلام و ڕەحمەتوڵڵا منی لە خزمەتی بینەرانی بەڕێزی شەبەکەی پەیام و هەروەها ئێوەی بەڕێزا ڕێز و سڵام هەیە و بەخێرەتتان عەرزەکەم. کاک عەبدوڵا ئەگە بکرێت جەنابەت خۆتان بناسێن بە بینەران بڕە زیاتر لەگەڵ جەنابتە ئاشنا ببن. بەڵێ من عەبدوڵای ئازادیانم دەهیاری ئاوایی یەنگیجە لە بەشی خاوەنمیراوای شارستانی مەریوان یەکێ لە ئاوایەکانی دەوری زرێبەر. کامڵە ئەوەی کە ئێرە بە ئاوایەکی فەرهەنگی و کولتوری ناسراوە زارن مەقامیشی هەیە پێمان بڵێ لە سەتحی ئێرانە مەقامی هەیە هۆکاری چییە چ چالاکیەکتان بووە کە ئێرە جیاواز بوو لە گوند و ئاوایەکانی تر. بەڵێ لێرە پێشتر هەر کاروباری فەرهەنگی کراوە بەڵام وەکو شاید بڵێم پێشسەرەتایە لە ساڵی 1970 خۆمانەکەنەوە و نۆکە لەبەر بردنەسەری ئاستی زانیاری خەڵک و هەروەها بە کەڵک وەرگرتن لە دەرفەتەکانی خەڵک بە تایبەت خەڵکی لادێ لە پاییز و لە زستانە دەرفەتیان زۆرە لەبەرەوە ئەو کاتانە بە فیڕۆ نەچێ و باش کەڵکی لێوەربگرین کەوتی نەبیری دامەزراندنی کتێبخانەیە کە ئەم کتێبخانە سەرەتای دەستپێکردنی چالاکیە فەرهەنگیەکان بوو لە ئاوایی یەنگیجە. ئەم کتێبخانە بە هەزینەی خەڵک ئیدارە ئەکرێ. بەڵێ هەر خۆمان گشتی بوو لە ئەوڵات دامەزرانەکەی هەر خۆمان عمومی و گشتی و دامانوەزران بەڵام دواتریش بۆ داواکاریمان کرد لە کار بەدەستان بۆ توانیتانە چەندە کتێبی بۆ جەمەکەن تا ئێستا؟ تا ئێستا زیاتر لە 4500 جڵ کتێبی تایە کە هەموو بەشە جۆرا و جۆرەکان ئەگرێتەوە. ئاستی بەدەمەوە هاتن و کتێبخوێندنەوەی خەڵک و گەنجان چۆنە لە ئەم کتێبخانەیە؟ وەڵا شکر بۆخوا جارێ لە ئەوڵە زۆر باش بوو لە ئەوڵە زۆر ڕازی بوون لە خەڵکێ باش ڕویان کردە کتێبخانەکە کە ئێمە گەرچی دانانی کتێبخانەکە لە ئەوڵ و مانوبوونێکی زۆری بوو بەڵام لەبەر ئەوە کە خەڵک پێشوازیان لێ ئەکرد قەت مانوبوونمان نەهێناسی. ئەم کتێبخانە چۆن ئەیگەڕێنن مدیریەتەکەی چۆنە شێوازەکانی باس بکەیت؟ لە سەرەتاوە کردبوومان بەنەوە بە هەر هەفتانە هەر ڕۆژێکی دوو کەسمان بۆ دانابوو تا هەفتەکە دوایە هاو زۆر وەختی واج بوو جمعانەی ئەکراوە تا چەند ساڵە بەم شێوە ئێدامەمان نایتر ئێستا کتێبداری هەیە و کتێبدارەکە ڕۆژانە ئەیکاتەوە. ڕازین لە ئەوەی کە ئەم کارتانە کردوە وا هەستەکەن کە شتێکی ئیزافە بوو کردوتانەوە هیچ ئیسفادەیەکی نییە؟ شکر بەخوا زۆر ڕازین شاید بڵێم وەکو ئەوەی کە کارەکان تریش بە دوای کتێبخانە هات دەسی پێ کرد بەڵێ گشتی دەستکەوتی کتێبخانە بوو. وەکو دیارە ئەنجومەنی سەوزی چیا یەکێکە لە چالاکترین ئەنجومەنەکانی ژینگە پارێزی لە سەتحی ئێرانە حتا لەوانەیە لە ناوچەی شایانی ڕۆژەڵاتی ناوەڕاستی شایانی ڕەخەمێکە بۆ خۆی و لێرەوە دەستی پێکەوە جەنابشێکێک بووی لە هەیئەت موسسی ئەم ئەنجومەنە. ئەم ئەنجومەنە چۆن بوو لێرەوە دەستی پێکرد ئەمە بیرۆکەی ئەمە چۆن دروست بووە چۆن بەم ئاستە بەرزە گەیشتووە؟ لەو کاتا کە کتێبخانەکەماندا ئەمەزران هاوکات دەگەل ئەویشا کاری ژینگەیمانە کرد لە ئاوایە بۆ مەجموعی لە دۆستانیش لە ملاولاوە هەر خەری کاری ژینگە پارێزی و هەروەها بە تایبەت کوژانەوەی ئاوری دارستانەکان بوون. ئێمەش لەگەل دۆستانە کەسێ لە خەڵکی ئێرە و خەڵکی ئاوایی کانسپیکەی پاڵدەستمان و ئاوایی پیرتەفا هاتینە سەر ئەوە کە ئەم کارمانە کەمێک فەرمی بکەینەوە لە قاڵبی ڕێکخراوێکا بین کاری ژینگە پارێزی بکەین تر ئەوە بوو یەکەمین کۆبوونەوەکانی هەل لێرە دامەزرا و پێک هاتین لەسەرەوە کە ئەم ڕێکخراوە دامەدرێن کە لە سەرەتاوە ناوی ڕێکخراوی دارستان بوو لە یەکێ لە کۆبوونەوەکانە کە خەڵکی زۆر پێشوازی کرد و خەڵکی ناوشار و ئەملاولا هاتن گۆڕا بە ئەنجومەن سەوزی چیە.
ئەم ئەنجومەنە چنە چالاکوانی هەیە چنێ ئەندامی هەیە وڵا قسەی ئیسە ناکەم چون ئیسە شکر ئەنجومەنێکە کە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد نە لە ساتی ئێران ناشایەت بڵم لە دەرەوەی ئەم وڵاتیشە هەر ئەنجومەنێکی چالاکە ئیسە ئەنجومەن بۆ خۆی هەیە مدیرە و مدیر عامڵی ئەوان باشتر ئەدان بەڵام زۆر چالاکی زۆرە شاید بڵم لە سەتێکی زۆرایی کە لە ئەنجومەنە گەورەکانی ئێرانە جنابی هیچ سمەتێکت هەیە لەناو ئەنجومەنە من هەر وەکو هەیەت مؤسسە لەوێم و بەس وەکو ئەندامێ لە کاروبارەکان ئەنجومەنە بەتایبەت لەم بەشی خۆمانە هەر دەڵێن وەکو ڕۆشین بینیشمان یعنی هەندێک داری گوێستان داناوە و ئەرز بکەم باخێکتان بۆ خۆتان پێکێناوە لێرە بۆ ئەم کاروباری فەرهەنگی کولتوریە کە دەرامەدەکەی بێ ئەم گوێزانە چۆن بووە مە لە کێوداتان ناوەسن دەرامەدێکی هەیە چۆن خەڵکی ئیستقباڵیان کردو لەم کارە بەڵێ لێرە هەر لە ڕاستەیە و کارانەکە کرا بە یارمەتی هەموو خەڵکی ئاوایی شاید 150 تا 160 بنگوێزێکماندانە لەبەرەوە کە داهاتەکەی لە داهاتوە خەڵک بۆ کاروباری فەرهەنگی و بۆ ئوموراتی ناو ئاوایی هەم بۆ جوانکاری ئاوایش و ئەوەش کە کەسێک ڕێبوارێک گەردشکەرێ لێرەوە بێت شوێنمان بێ بۆ ئەوە کە ئیسراحەت بکە و دانیشی کێ پارێزاری لەم باخەکە کردومانە بە نۆبەتی هەر دوو کەس و هەفتەیەک ئاودێریەکە ئایتر تا پاییز هەر هەموو ئاوایی بەشدارەتیە ئاوەکەیشی لە ئاوی گشتی ئیسفان ئاوی کانیە بەڵێ ئاوەکانیە ئەی ئەم بە ئیسلاحی ئێرانی سەنگ فەرشی ئەم ناو کوچە و خیابانەکانی ئاوایی ینی بڕە جیاوازە لەگەڵ ئاوایی و گوندەکانی ترا ئەمەش لەلایەن ئیداری بنیاد مەسکەنەوە کراوە بەس وەکو ئاواییە کە خەڵک زوو بەهانای ئەم کارەوە هاتن بە هەر کەسمانەوت ماڵەکەت حەسارەکەت کەمێ ڕاگوێزە دواترۆ زوو پێشوازی لەکردین لەبەرەوە ئەوانی زۆر بە دڵگەرمی هاتن کارەکەیان بۆ کردین زۆر باشە یەکێکتر لەو چالاکیانەی ئاوایی یەنیجە فیستیڤاڵایەکە کە ساڵانە بەرپایەکاوە ئەو فیستیڤاڵانە چین ینی بچ بابەتانێک لە خۆیان ئەگرێت و ساڵە چەند ڕافیستیڤاڵ تایسە چەند فیستیڤاڵتان کردووە ئێمە بەرچاوترین فستیڤالمان فستیڤاڵی هاوماڵیە کە ئەم ساڵ بۆ پێنجمین ساڵێتی لێرە بەڕێوە چێ وەکو هەمومان ئەزانین هاوماڵیگەری و هاوسێگەری زوو لە ناو ئاوایەکانمانە زۆر بووە خەڵک زۆر یارمەتی یەکتریان داوە ئیسا کەمێک کەمڕەنگ بووە لە هەموو ئاوایەکانە کەمێک کەمڕەنگ بووە ئیسا ئێمەژان فستیڤالە لەبەرەوە ئەو ڕەوتی هاوماڵیە تا ڕادەیە زیینوکەینەوە لە ناو خەڵکا و هانی خەڵکی بین بۆ ئەوە کە بەدەمیەکەوە بن و بەدەمیەکەوە بچن و هەروەها بناسین و بناسێنین ئەو کەسانیشە کە خۆبەخشانە لە ئاوایەکانە خەریک چالاکین و خزمەت بە خەڵکەکەن ئەم فستیڤالمانە ڕێخستووە کە ئەم فستیڤالە بۆ خۆشی ساڵانە تا سپاسنامە و دەستخۆشنامە ئەیرە بە چەند کەسێک و لە ناویشانە بە باشترین کەس خەڵاتێکمان بۆ دیاریکە بەناو خەڵاتی لەغڵەقی زێڕین کە ناسنامەی فستیڤالەکەیشە ئەیرە بە باشترین کەس کابڵا بینە سەر ئەو چالاکی ترتانێ بە ناوی شەوانی یەنگیجە بەڵێ شەوانی یەنگیجە چیتی ئاکرێت چی بابەتانێکی تیا باسەکرێسن چی ئەسڵن شەوانی یەنگیجە بەردامەیەکی فەرەنگیە کە شەوانی هاوین و پاییز لە وەختانە کە لە دەرەوە ئەتوانی وێسین هەر لەم مەیانە لەرا خەڵگێتە دەرەوە کۆ بین و بەڵێ بەڵێ لە سەرەتاوە ناودارێکی کورد وەکو شاعر وەکو نووسەرێکی کورد ئەناسێنین بە خەڵکەکە و دواتریش فیلمێکی کوردی لەو کارگەردانە کوردانە فیلمێکی کوردیش بڵاوکەین و بۆ خەڵکەکە بۆ ئەوە شەوانمان بەخۆشی کەمێ هەموو شەوێکم بەنام هەیە شەوانی جمعایە فقط شەوانی جمعە بەڵێ بەڵێ ئاواییەکانی تر چاوتان لێ ئەکەن کە عەبدوڵڵا بوو ینی قەتاتون بێژنمێ ئێوە چۆنم کارانتان کردووە کەوانی چاوتان لێ بکەن بەڵێ بەڵێ زۆر دێن ئەروەڵات بە تایبەت هەر شەوانی یەنگیجە ئاوایەکانی دەوروبەر پڕە بێ ئێرە ئەوانیش دێن و دانیشتنیشمان خەڵکی ئاوایی سەرجەم ینی هەموو هاوڕان لەسەر ئەمە ئەم چالاکیانە بە زۆری شابڵم نەوە لە سەدی بەڵێ کەس تایسە مشکلێکتان بۆ پێش ناتوانێت بەو شێوە نەوەڵا شتێکە بەرچاوبرێنەوەڵا هەموو ڕازی وا دیارانی ئەوی کە بیستمانە لەسەر سەری ساڵە یەنیجە ینی بەرنمەیەکی تایبەتی هەیە ئەم بەرنامەتانە چییە لە سەری ساڵەکەیکە بەڵێ لە سەری ساڵا ئێمە سێ بەرنامان هەیە بەرنمەیەکی دێتەکانی پێڵین چەند ڕۆژێ بەر لە نەورۆز کە هەموو ئاواییینە دەرو
و گەرچی ئیسا وەکو زوو زبڵ و ئەژغاڵیتیانە بەڵام هەری نمادینیش بێ دەستەگەنین بە ئاوایە تەمیسەکەین کەەوە پێڵێن دێتەکانی بەنامێکی دی دو ئەویش شەو بەراتەیە کە شەو بەراتێ ڕسمێکی کۆنی کوردەواریە لە ناو مناڵانی ئێمە هەر لە زووە ماوە لێرە نەمان هێشتەوە بفەوتێ مناڵان لەو شەوا کە شەوی ئاخری ساڵی کۆنە و شەوی ئەوڵی ساڵی تازەیە لێرە کۆ بنەوە مەراسمێکی باشە گێڕن شعر خوێندنەوە دوایەوە لەلایەن کەسێکەوە بڕێک ئامۆژگاری ئەکرێ مناڵەکان و دواتری ئەچین ماڵەکان ئەگەڕین ماڵ بە ماڵەگەڕێن و ئەچنە بەر ماڵەکان داوای جەژنانە و نەورۆزانەکەن کە بە سێ شێوەیەکێکیان بە فەرز مناڵان ئەچنە بەرماڵەوەڵەن شەو بەراتێ شەو بەراتێ خوا کوڕ کچێکتان باتێ بە شماخەنە جەماعاتێ زۆر شتی ترمان هەیە بە فەرز فستیواڵی خواردنە خۆماڵیەکانمان هەیە کە ئەو خواردانەی کە زوو بۆ ئیسا وردە و دەخەریکن لە ناوچن فستیواڵێکی ئاوان ساڵانەیە بەڵێ ڕۆژی جیهانی مناڵ هەموو ساڵی بە تێر و تەسەری لەگەل ڕێکخراوەکانی ناوشارە بە یەکۆ بەڕێوە ئەبین بۆ مناڵان بۆ هەڵەبجە مەراسم دانین ساڵانە و هەروەها فستیواڵێکیان بوو جەشنوارێکیان بوو لەسەر میراسی کۆن لەسەر کەرەسە کۆنەکان ڕۆشتانە و مەراسمی تایبەت مەراسمی تریشمان هەیە وەکو کلاسی فێرکاری خلاصە زۆر شتی تر کە ئیسا لێرە ناوترێ دانەدانە باس بکرێن. مەڕە گیانە ئەگەر خولیایی وەستیاری هەردەیتەوە ئەم مەڵبەندە جێمەهێڵە بە ناچاری هەردەیتەوە لەو بازاڕە بە سوودەدا گەلێک کاسب کار خەڕەبوون ئەم سەودایە گەر لێگەڕەی بە قەرزاری هەردەیتەوە ئەگەر لە دۆی ژیان وێڵی ئەم سامانە جێمەهێڵە لە وڵاتی قارونیش من بە هەژاری هەردەیتەوە دڵڕەنجاندن لێرە نییە و زویر مەبە و لێ مەتۆرێ ئەم باوەشە ئاوەڵایە گەرچە قاری هەردەیتەوە ئەم سەرایە سەرای دڵە و ئەم هۆدەیە هۆدەی ئەوین لە هەر پێوی دڵنیابە بۆ دڵداری هەردەیتەوە لەم ژوانە بە چێشتر و وەفادارتر لەم یارە کوا ئەگەر شەیدای عشق و ناز و لەنجەولاری هەردەیتەوە ئەگەر لە شوێن حەقیقەت و ڕاستی وێڵی هەدا نادەی لە دیاری بێقەراری هەردەیتەوە ناشارەزا لێرە مەڕۆ چارەواکەت ڕێ ناگرێ لە غاو شلکە با نەگلێ ئەگەر سواری هەردەیتەوە لە دۆی بەختەوەری گیانە تاوێ ئەملا تاوێ ئەولا خۆمەمزانی چاو لە دوای تو بە یەکجاری هەردەیتەوە. لێرۆ قسەتان چییە بۆ گوندەکانی تر بۆ ئاواییەکانی تر بۆ خەڵکی کوردستان کە لە ئاواییەکانە هەن؟ بەڵا ئەڵێن کە ئاوایەکان جێگەی سەفا و سەمیمیەتە جێگەی خۆشیە ئاوایەکانمان بەگشتمان بڕازێنینەوە کە ڕازانەوەی ئاوایی نە بە دهیارە ئەکرێت نە بە شۆرایەکرێت نە بە مامۆسای ئەکرێت یەکڕا خەڵک دەستێنە بەرەو ناکرێت گشتمان بە عام خەریکبین بەشکم ئاوایەکانمان بڕازێنینە و چی تر چۆڵی نەکەین ئاوایەکان. ئێمە پرسیارەکانمان تەواو بوو جاگەر جەنابە شتێک ماوە بیڵێ یا مەطلەبێک شتێک ئێمە لە خزمەتتین. وڵات کورتە شارێکە بۆ سرودی مناڵانمان ئامادەکرد بۆ ئەم فستیواڵی هەماڵی ئەگەر چەند دەقیقەیەکی لێ خوێن. سەر لە بەیانان بە بەربوونی ڕان باڕەی بزنومەڕی خەو کسەی شوان تێکەڵ بە دەنگی زەنگ و زەنگۆڵە باڕەی ناسکی کار و بەرخۆلە کاکی شوان ماتڵ ئەبێ لە تەی دوای ماڵ تا دێ ئای چەند شیرینە لادێ مەرحەبا و چۆنی بە یەکگەیشتن دەم بە پێکەنین ئامادەی دەشتن دەنگی مەکینە و شۆفیری مەزبوط ئەو شەڵتە بۆ من ئەوی تریش جووت
خەرەباڵخی چێ دەبێ جوڵە ئەکەوێتە ناودێ ئای چەند شیرینە لادێ زستان و پاییز شەوانی درێژی گەمەی خۆماڵی شەوان تابێژی دامە و پشتیلان وەزیر و پاشا هەر تەواو نابێ لەزەت و چێژی ترا تا درەنگان هەروە ئەڕوات پێکەنین و خۆشیە کات ئای چەند شیرینە دێهات کاتی جەژنانە و گەردەنازایی جلوبەرگی جوان چوون بۆ ئاوایی شەو بەراتێ هێلکە یا عانە ئاگرکردنەوە لە نەورۆزانە کوردم و جوڵە وەک شایی ڕۆژە تا دێتە کۆتایی ئای چەند خۆشە ئاوایی هێشتا هەر کلوسک ئاوەکەی ماوە کانی پشت ماڵان ئاوی چەند چیاوە شەرابی نابە عەسر و خۆراوە چای کتری ڕەش لەسەرە و ئاوە کێو دەشتی باسەفایی مەڵبەندی ئەهد و وەفایی ئای چەند خۆشە ئاوایی دەمت خۆش بێ دەست خۆش بێ زۆر کەڵکمان وەرگرت جا ئێمە لێران ماڵاوای پێکەین و ئەو هەموو کارێت ئینشاءڵڵا هیوادارین کە بەردەوام بێت و گوند و لاگردیەکانی تری کوردستانیش چاو لە ئێوە بکەن و بتوانن ئەو گەرم و گوڕی و کاری کولتوری و فەرهەنگی و زانستی لە ئاواییەکانە